فرمود. السلام عليكم. عليكم السلام أخي مساء شر. آخر لويا. والله لويا. هسه كم يوم لشوني بينيوا. دتو إستا وقت يوانية. يا ساعة كم نظام ملش يا ساعة. رجال. چێبوو ژنێک و کچێبوون لە دەرگایاننا من ناناسم وتیان ئەمانە بچ بۆ لای هەمزاخە ێ باشە بۆ دەبڕۆ لیام کرد بزان چیە دەبڕۆ بەڵێ بیانێنە وتم با پرس بە جەناب بکەم بڕۆ بیانێنە بەڵێ. بزان چێ شبونه هاتو. دە فەرمو من نەژووە فەرمو زۆر فەرمو فەرمو آقا گیان سلام علیکم شکر بەخێر باشی بێن بەخێر بێن السلام محمد عليكم. بیا خوا بیەوەی فەرمو مشکل باشی بەخێر بێن یاخوا ساقمم آقا گیان خێرە والله هاتوین بە شوێن باوکم و زاواکەم و براکانمە. ئەجا خۆلای من نین من تو زانم لە چۆن ئەی چۆن ئەی نهاتن بۆ لای تۆ ناوەڵا ئەی ناتوونەتەوە ناوەڵا ناتونەتەوە ئەوتیان بۆ لای تۆ ئەچین لای تۆ نەبن ئەی لە کوێن ناوەڵا کاکە لای من نین بزانە لە چۆن ئەی ئاغا لای تۆ نەیانوت ئەچین بۆ کوێ ئەوتیان گین بۆ لای بەڕێزە. بۆ لای من هاتە بن بڵێ بڵێ وەڵاهی بڵێم چی کورە ئاغای هاوار بۆ لای تۆ هاتون چۆن تۆ ئێستا حاشای لی ئەەکەی ئێ باشە پێم بڵێ ئێوە چێ پێیوتن لێرەن ئی خۆیان کە هاتیان. کە ڕۆشتە دەرەوتیانە چین بۆ ئەوێ ئێ چێڵێ نەچوون بەلایەکی ترا و ڕۆشت بن بەلایەکا و گیرا بن یا شتێکیان بەسەراتە بێ ئێ هەرە بێ لای ئاغا بێ آخر چیان کرد تا بکیرن. وڵا نازام ئاغانی بەس تۆ بۆچی حاشای لیەکەی حتممە لە لای تۆنی تر خوشتی من جۆ بگرە بەڵێ با ڕاستی و دروستەکە و پێ بڵێم ئێ ئەمانە لای من سزنن چی؟ ئەیە ڕۆسجنی چی بۆچی چیان کردووە ئەزانی چیان کردووە ئەوانە یاریان بە شەرەف و کەرامەتی منەوە کردووە ئەستەغفر الله. باشە ئەوکەی پێیان ڕابواردوم کورە بیکە لە ڕای خواشت باشە وا هەر من پیاوی ئەوەم خۆشی چۆنی بەسەر نمەگیان ها؟ باشیت؟ من پیاوی ئەوەم نا ئەستەغفر الله ڕزمان پێم ڕابێرێ نه بەخۆش من بە دڵێکی پاکەوە کچەکەی خۆم پێشکەش کرد نانا بەس ئێستا لای تۆ سجنن بەڵێ کورە آخر بیکە لە ڕای خوا چۆن شتی وا بەڵام ئەبێ ئاغا هەڵەتی گەیشتن هەیە لێرەیە. چی تێگەشتنی چی؟ ئەی بۆچی ئێستا سجنن ئەوان چیان کردووە درۆتان لەگەڵ ئێمەیاکەن کورە نەبا وعدوانە بۆ ئێوە بێن من بگوازنەوەێ ئاخدە مەشغوڵی مەوزوعی قەندەهار و ئەمە بووین کاکە گیان بۆیە ناتێگینا چۆن نەهاتین ئەوە پەیوەندی بە قەندەهار و مەندەهارەوە نییە تێگەشتی باشە ئاغا دەنگ بەرز ناکەرەوە بەسەر پورما. دەنگ بەرزکردنەوە نییە آخر بەخوای ئاغا گیان شتی وانێ بیکە لە ڕایەوە خواتەوە بۆ چی وا ئەکەن ئێستا بیان بینین کوان. باوکە بیان کەرە دەروانێ کورە کێ بکاتە دەرەوە تۆڕێکی چۆنە ڕۆمە دەرەوە دەمەدا بێ دەکەم لە بەم ناڕۆمە دەرەوە لەگەڵ گەورە. گەورانە کێشم جواب بگرێت بەخوا ئێستا چم پۆلیس و شوڕتەتان بۆ بەسە هێنم قسم. هاوڕێ بەڵێ بڕۆ بیانێنە بۆ مەوانە عوسمان و کوڕەکانی ئەو کوڕی زاوای بۆچی تاغا بیەنە قسەیان لەگەڵەکەم دانیشتنیان لەگەڵەکەم دەبڕۆ باش بكر بكر ولا هوش بكر والله بقول لك بأسياب تبي يا خبر خيري بجاره ما قلت خوا بيزار وين ما مالي انا درسين خوا غاتي ودراسي ما دابا بلا راسي كدابا بيطاو باش بقول بقول بي تنجاي والله مش دم سجنه هدار رسام بقول عن خليك اسبيا خوارديني عثمان اما شي سر مخريا او سلا الله الرازي بدا او ما بصيرها والله لا والله عزابي هاس درعك هات هەستن یاڵا بۆچی نەجاتمان بوو نازانم تولفێک هاتووە و لەگەڵ دایکیان نازانم ژنی کامتانە بەخوا نەکەی منە توخوا عوسمان گیا هەز کامێکتانە هەستن و دەی یاڵا بەڵێ بەڵێ باش مقصد لقل اخاب كان كاكا من بهم مرجكان الراس انا والله مساخر يجي من هسه انا بعمل هسه يا الله تخوا عثمان جاد بخوا جابهم ليره دزقرن بمنوه ورا الله مرمي ورا الرقي تاليانيه يلا السلام عليكم ماكر جبلي يان كبير ما كردي اي خواك بي خوارني دسي كتشكي خو بكر بیری خواردنی دەستی من تەکرد باوکە بەڵام خۆ منە دیلیڤەریم داواکە بس يا خوا بخير عوسمان جۆ بگرە يعني من بۆیە بانگم کردوون بۆ ئێرە بماني وا تەسەور نەکەی کە بەرە بن يعني جۆ بگرە
من ڕێکەوتنمەیە لەگەڵتانە ڕێکەوتن بەڵێ چۆن یعنی زۆر چاکە مەرجی یەکەم ئەم کچەی من بە ڕێک و پێکی مارە ئەەکەن باشە پێشکەشی بلەیەکەی باشە مەرجی دووە ڕێک و پێک بەبێ قڕە و بەبێ هەراهوریا و قەرەباڵقی مارەیەکەیت و ئەیگوێزیتەوە باشە ئاغاجان من ئێمە ڕازین بەڵام منیش مەرجم هەیە بەڵام منیش دوو مەرجم هەیە مەرجی یەکەمیان بە حەقت یعنی پارەمان ناوە بە جەمال بەراز هەیە بۆ ماوەگریتەوە چێ جەمال بەراز جەمال بەراز ئەرەوەڵا پارەی چیتان پێیە ئەی پارەمان ناوە تێ کاکە بۆ گەڕان بە دوای قەنەهارە ئەی چۆن عوسمان گیان بە ئاگادار بێ و پارانە هەمووی هی منە هەرزە باوەری گرینەوە کاکە کە قسمە گیرفان یەک گیرفانین ئەی دەبا خەمێ نەبێ من پارەکانتان بۆ وەرەگرمەوان ئەمە قسەیەتەوە اینجا مەرجی دوو هەمیش بەڵێ فەرمو بەجددی یعنی جەنابتان ئاخاواتن ئەها ماشەڵڵا ئەوە لە ناز و نیعمەتا ئەژین و الحەمدولillah فولن ماشەڵڵا ئێمەش بەخوا برا قەنەهار خستوێنتە سەر سوڵ عیب نەبێت لەبەر مزگەوتێکا دەسەر ڕاقم سوالەکەم بەخوا دینارێکمان لە ماڵە نەماوە باوکم خوا بلەم لێ بچەنێ کە لە ماڵەکەما بکەوێ دانێت یعنی مەبەسم ئەوەیە لە خەز مفید کچەکە و کاکە بە ناز و نیعمەت گەورە کراوە ناز و فیز بەسەر ئێمەیانەکە ناز و نووزی ئەومان پێڵ ناکێت نا خەمە نەبێ کچی من نازنووزی نییە و مەکری نییە تێگەی سێکی سادە و ساکارە یەک دقه باوکە بە هەرمەتی تەبعاً لە ڕێز و حورمەتمە باوکە جاران نەما قسەم پێ بڵێ ئێستا و کچەپی ناخۆشە باوکو کوڕ ئەوە هەرە بێدە تۆ ڕووکە من هەتی شرامی خەزورە بگرە دانی ناخۆ لەگە ڕێز و حورمەتمە بۆ جا عوسمان با پێ بڵێم هەر سبەینێ مەلا ئەهێنیت و مارەیەکەی تێگەی گوڵ ئاغاجیان ئیشەڵا هەرس بێنێ مارەیەکەین ئەڵلقەیەکەینە دەست و شەکراوە خۆن وەشی گوێزینەوە بەکرجا من نامەوێ لێرە بیکەی بە هۆمەڵ غەزا و قەرەباڵغی و فەرتەنە بە بێدەنگ مارەیەکەن و ئەیگوێزنەوە کەواتە